SDF. There's no question, especially Congress, has a very soft spot. نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا بە زمانێکی تند لەبارەی ڕۆژاوای کوردستان قسە دەکات و ڕای دەگەیەنێت. ئەگەر هەسەدە لەگەڵ دیمەشق ڕێک نەکەوێت، واشنگتۆن نایپارێزێت. تۆماس باراک باڵیۆزی واشنگتۆن لە تورکیا هەروەها نێردەی تایبەتی ئیدارەی ئەمریکا بۆ لوبنان و سووریا لە نووسینگەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە نیویۆرک دیدارێکی لەگەڵ میدیاکاران ئەنجامدا و دوایین پێشهاتەکانی سووریا و ناوچەکەی باس کرد. لەبارەی ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دیموکراتیشەوە کۆمەڵێک قسەی تند و بێهیواکەری کرد. نوێنەری ئەمریکا لە سووریا دووپاتی کردەوە. پێویستە سووریا یەکپارچە و یەکگرتوو بێت و نابێ نوێنەرایەتی پێکهاتە و نەتەوەکان بوونی هەبێت. ڕایشی گەیاندووە کاتی ئەوەیە کە هەسەدە لەگەڵ حکوومەتی دیمەشق ڕێک بکەوێت. ئەگەر هەسەدە لەگەڵ حکوومەتی سووریا ڕێک نەکەوێت، ئەوە ئەمریکا نابێتە جایەنی و وەک منداڵ پارێزگاری لێ ناکات، بەڵکو بژاردەی دیکە دێتە ئاراوە. باراک ڕای گەیاندووە بێگومان لە ناو کۆنگرێستا هاوسۆزی بۆ هەسەدە هەیە، بەڵام دەمانەوێت بچنە ناو حکوومەتی سووریاوە. هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە دەوڵەتێکی کوردی سربەخۆ یان هەرێمی فیدراڵی کوردی لە سووریا دروست بکرێت. تۆماس باراک دەڵێت تەنیا لەبەرەوەی هەسەدە هاوبەشمانە مانایەوە نییە کە قەرزاری ئەوین. ئێمە هیچمان لەسەر نییە ئەگەر ئەوان ژیرانە مامەڵە نەکەن. قسەکانی نوێنەرەکەی دۆناڵد ترامپ دژی کوردانی ڕۆژاوای کوردستان هاوکاتە لەگەڵ هەنگاوی مێژوویی چەکدانانی پەکەکە لە باکووری کوردستان لەلایەک و زیادبوونی گوشارەکانی حکوومەتی بەغداد بۆ سەر باشووری کوردستان لەلایەکی دیکەوە. ئەمەش ئاماژەی خراپی لێ دەخوێنرێتەوە و دەری دەخات ئیدارەی دۆناڵد ترامپ وەک پێشوو پشتیوانی کوردان ناکات و هانی گەڕانەوە بۆ دەوڵەتانی تورکیا، سووریا و عێراق دەدات. لە هەرێمی کوردستانیش 2 مانگ و نیوە موچە دابەش نەکراوە و عێراق بەردەوام فشارەکانی زیاد دەکات. جیاواز لە ڕابردووش ئەمریکا ئەمجارە لە بەرژەوەندی کورد فشار لە شیعەی دەسەڵاتدار ناکات. ئەم دەستشلکردنەی واشنگتۆن بۆ بەغداد مانای هەڵکردنی گڵۆپی سەوزە بۆ حکوومەتی عێراق بەرانبەر هەرێم و پێویستی ڕێککەوتن دووپات دەکاتەوە. سیاسەتی ئەم کابینەی حکوومەتی ئەمریکا پێناسەیەکی سادەیە بۆ مامەڵەی زلهێزەکان لەگەڵ گەلانی جیهان کە بەپێی بەرژەوەندیەکانیان مامەڵە دەکەن و ئامادەی فرۆشتن و جێهێشتنی هەر کەسێکن کە بۆمانەوەی پشت بەوان دەبەستێت و پشت لە گەلی خۆی دەکات. ئەگی دەست پێ بکە.